بارەسڵاو و بەردەوامی لەگەڵتان و لە تەوەری دووەمی ئەمڕۆی بەیانی باش کوردستان باس لە بابەتێکی تەندروستیەکەین کە ئەویش تایبەت بە نەخۆشی شەکرە. نەخۆشی شەکرە بە یەکێک لە نەخۆشیە بڵاوەکان و مەترسیدارەکان دانرێت بۆ تەندروستی مرۆڤ. بۆی ڕوونتر بزانین کە نەخۆشی شەکرە چییە و هۆکارەکان چییە و زیاتر هەوڵ بین کە ئاگامان لە تەندروستی خۆمان بێ ئەمڕۆ قسە لەسەر نەخۆشی شەکرەکەین و باس لە هۆکارەکان و ڕێگەکانی چارەسەرکردن و پاراستنیشی باسەکەین لەگەڵ دکتۆر شوان سعدی پسپۆڕی هەناوی و دڵ و بۆریەکانی خوێن. دکتۆر بەیانی باش بەخێر بێت. دکتۆر ڕەنگە زۆر بەمان بزانین کە نەخۆشی شەکرە چییە، بەڵام بۆ کەسانی کە زانیاریان نییە یاخود لە ڕۆ زانستیەکەوە پێناسێک بۆ نەخۆشی شەکرە بکەی، نەخۆشی شەکرە لە زانستی پزیشکی چۆن پێناساکرێت؟ بەڵێ پێناسەیەکی ینی ورد بۆ نەخۆشی شەکرە ئەوەیە کە حاڵەتێکە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە ناو خوێندا لە ناو شلەکانی لەشدا. ئەم حاڵەتە ئەمە پێناسەیەکی زۆر سادەیە بۆ نەخۆشی شەکرە. هۆکارەکانی چییە؟ بەهۆی ئەوەیە بە شێوەیەکی سەرەکی کەوا ئەنسۆلین لە پەنکریاسەوە یاخود دەرنادرێ بە هیچ جۆرێک دروستی ناکات، یان ئەوە تا پەنکریاس ئەنسۆلینی تایە بەس بەش ناکات و ئەو بەشەی کە دەرەکرێ بۆ ناو خوێن کافی نییە، یاخود ئەوە تا هۆرمۆنێکی ترمان هەیە کە دژی پەنکریاس دژی ئەنسۆلینە هەل لە پەنکریاسە ئیشەکات، ئەو هۆرمۆنە شەکر زیاکات لە حاڵەتی ئاساییە. هۆکاریم گۆڕانکاری و ناڕێکی دروستبوونە بۆ چییە گەڕێتەوە؟ هۆکارەکانی زۆر زۆرە، چەندەها هۆکار هەیە و هەتا ئێستاش لۆکەڵینەوە هەر بەردەوامە لەوەی کەوا هۆکاری سەرەکی نەخۆشی شەکرە بزانین، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن دوو هۆکار زۆر زۆر گرنگە. هۆکارەکانی جسمی لەشی مرۆڤ خۆی کە لە مەسەلەی کرۆمۆسۆم و جینەکان و مەسەلەی قەڵاوی و مەجموعەیەشتی تر کەوا مەترسی توشبوون بە نەخۆشی شەکرە زیاکات، بۆ نمونە فشاری خوێن. زائیدەن ئەو هۆکارە دەرەکیەکان دەوروبەرەکان کە پێویستە ینی زۆر زۆر ئاماژەی بۆ بکرێ، وەکو بۆ نمونە ئیش نەکردن، ینی هەر حاڵەتێکی تەمەڵی لە مرۆڤ هەبێت و دوای ئەوە خواردن کە زۆر زۆر دەورێکی سەرەکی هەیە و ئەو مرۆڤانەی کە بە هیچ جۆری ڕێازە ناکەن. ئەمانە بەیەکەوە کارلێک لە یەکەکەن. دکتۆر باست لە تەمەڵی مرۆڤ خۆی کرد، بەڵام لە ئێستا زۆربەی ئیشەکان بە دانیشتنانەوە ئەکرێت یاخود ئیشی ناو ماڵیش ئەگەر کەسێکی ئاسایی یاخود خانمێک لە ماڵیشەوە ئیش بکات ئیشەکانەوە ئاسان بووە کە زۆر ماندوو نابێت یاخود جوڵەی زۆرتیانە لەسەر کار بە هەمان شێوە، ئەمەش بە هەمان شێوە بێتە هۆی تەمەڵی یاخود کاریگەری دروستەکە؟ بەڵێ خۆی بۆی کەڕۆنتر باسیەوە بکەین. وەختی خۆی لە ساڵانی پێشوە ڕێژەی شەکرە لەم وڵاتانی کە پێیانەوترێ وڵاتەکان کە ئاینەی پێش بکەون دیڤلۆپینگ کانتریز وەکو وڵاتی خۆمان یا هەندستانیان ئەو وڵاتانە نسبەکەی زۆر کەمتر بوو لە وڵاتە پێشکەوتەکانی ئەمریکا و ئەوروپا. بۆچی؟ لەبەرەی کە لێرە یەکەم خواردن باشتر بوو، دووهەمیشان ینی خۆهیلاکردن و یاخود وەرزشکردن یاخود ئەو ئیشانەی کەوا زیاتر گەڕانی تایە زۆرتر بوو. بەڵام ئێستا بەداخەوەکو تۆ باس کرد ئەو هۆکارانی کە وا لێەکە کە زیاتر ئەمەش خەریکەوەکو ئەومان لێ و بە عکسیشەوە زۆر جار نسبەتی ڕێژەی شەکرە زۆر زۆر زیاتر لەم وڵاتانە. بۆچی؟ لەبەری کە هەموو فاکتەرەکان هەموو کالێکەکان ئێستا تەسیریان کردو. یەکێک لەوانە مەسەلەی تەمەڵیە یاخود ئەوەی کەوا تۆ بە هیچ جۆرە ڕێازەیەک نەکە یاخود ئەو ئیشانە هەل لە ئۆفیسەکە دابنیشی نەجوڵیت یاخود هەل بەسارە بڕۆی بۆ داوام بەسارە بیتەوە پێی تێنەکەی و هیچ بە هیچ جۆری وەرزش نەکەی. ئەمانە هەمووی وای لێ کردو کە بە عکسەوەی سەر ڕێژەی شەکرە لێرە زۆر زۆر بەرز بێتەوە خەریکە ئەگاتە ئەوەی کەوا زێر زیاتر بێ لە وڵاتی پێشکەوتەکان. بەڵێ دکتۆر ینی باس لەوە کرد کە ئەم نەخۆشیە جیناتیە، کەواتە مەسەلەن ئەمە نەخۆشیێکی گواستراوەیە مەسەلەن باوکێکەکەی بێت مناڵەکانیشی تووشی دەبن. بەڵێ خۆی شەکرە ئەگەر بتێ بە وردی باسی بکەی لەوانێت چەندەها ڕۆژی بێت، لەبەرەی کە بابەتێکە کە تا ئیستش زانستی تازەش لە وڵاتە زۆر زۆر پێشکەوتۆکانیش بە شێوەی لە ساسەد لە هەموو میکانیزمی شەکرە و هۆکارەکانی تا ئیستە بە تاوەتی وەڵامێکی تاویان نەئاوەتەوە. لەبەرەی کە چەندەها جۆریشی هەیە. ئەگەر ئێمە باسی بکەین ئەو دوو جۆرە سەرەکی کە هەیە، جۆری یەکەم لەگەڵ جۆری دووەم، جۆری دووەم زیاتر ئەو جۆرەیە کە وەکو تۆوتت لە ڕێگەی کرۆمۆسۆمات و جیناتەوە دروست گوازرێتەوە. ینی بۆ ناگەر من باوکم یا دایکم یا خوشکبراکانم یا مام لەو تووشی شەکرە بوو بێتن ئەوە من مەترسی زۆر زیاترم هەیە کەوا تووشی شەکرە بم.
ئەمەش بەهۆی ئەو هۆکارە جیناتیەوەیە. بەڵام جۆری یەکەمیان کە عادەتەن لە تەمەنێکی گەنجترا دەست پێکات کەمتر پەیوەندی هەیە بە مەسەلەی جیناتەوە. ئەبێ ئەوەش بزانین کەوا وەختی خۆی پۆلێنکردنێک هەبوو بۆ مەسەلەی شەکرە بۆ جۆری یەکەم لەگەڵ جۆری دووەم جۆری یەکەم ئەیان و پێش 40 ساڵ جۆری دوم ئەیان و پێش دوای 40 تا 45 ساڵ بەڵام بەداخەوە ئیسە بە بۆنێ هۆکارانی کە باسمان کرد ئێستا کۆمەڵێک وێنە لەسەر شاشە وێنەی میوە ئەوانە مەسەن زۆر جارەکەی نەخۆشی شەکرێ ئەڵێ فڵانە میوە بخوات کێشەی نییە ینی لەگەڵ میوەیە مەسەن ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە چ جۆرە خواردنێک بخۆن تووشی کێشە نابن. بەڵێ ئێستا بە شێوەیەکی وەرتر باسی میوە ئەەکەین بەس بە شێوەیەکی گشتی مەسلەی ینی خواردنی شەکرە زۆر گرنگە لەبەرەوەی کە ئەو مرۆڤانەی شەکران هەیە بێ یەک شت تێبگەن کەوا شەکرەکانیان لەوانەیە لەگەڵیان ئەبمێنێتەوە هەتاوەکو کۆتایی ژیانیان یانێ بێ لەسەر ئەو حەقیقەتە ڕابێن و گەورەترین شت کە ئەوان بتوان بیکەن بۆ یارمەتیدانی هیچ مەسەلەن چارەسەری هیوان نییە بنە بڕی بکاتن. بەڵێ مەجموعە چارەسەر هەیە بۆ نمونە بۆ جۆری یەکەمیان خاستن کەوا ئەگەر ئەو مرۆڤە بە تاوەتی پەنکریاسی بۆ بگۆڕیت پەنکریاسێکی تازەی لە جێگەی پەنکریاسەکەی خۆی بۆ دابنی ئەو کاتە بە تەکید شەکرەکەی لە کۆڵە بێتەوە لە حاڵەتێکی یەکجار بڵێن نسبەتێکی زۆرە بەڵام ئێشتا ئەوەژەر گەرانتینی ئەچکە احتیمالە ئەو مرۆڤە ئەو کارلەکانی کەوتم هەیە لە جسمیا هەرما بێت لە بەرۆ کە پەنکریاسی تازەشی بۆ دابنی احتیمالە هەر بێتە هۆی ئەوەی ئەمە چۆنەکرێ بەڕێگەی نەشتەرگەریە لە کوردستان ئەنجامە درێت یان بۆ کێ زیاتر پێویستە تا ئێستا بڕواناکەم لە کوردستان ئەنجام بدرێت ئەمە لە بەریتانیا بووین چەنەها نەخۆش هەبووکەوە خاستن ئەوانەی کە زۆر بەتەمەن نین زەرعی پەنکریاسیان کردبوو چاندوو بوویان پەنکریاسێکی تازیان بۆ خواندانا بوو بەس ئەویش چەنەها مزاعفات و بڵێن مەشاکیلی خۆی لەوانەیە هەبێت احتیمالە تووشی شەکرە بێتەوە لە عینەن پەنکریاسە ئەگەر بێتەوە ئەو هۆکارانە لە جسمیا هەرما بێت و احتیمالە ئەو دەرمانانی کە بەکارێنێ بۆ ئەوەی کەوا پەنکریاسەکەی لە جسمیا بمێنێتەوە لەشی خۆی ڕەفزی نەکات ئەوانش بێتە هۆی شەکرە بەڵام بە شێوەیەکی گشتێتوان بڵێن بەڵێ چاندنی پەنکریاس بنەپڕکردنی بڵێن شەکرەیە بەڵام وەکو وتمان بۆ مەسەلەی خواردنەکە خواردن زۆر گرنگە ئیلا بە مەجموعە جۆری شەکرە هەیە بۆ منەوانی کە ئافرەتی سێکپۆر تووشیانە بێ پیانەوترێت جەستەیشنەڵ دایابیتس یعنی شەکرە لە کاتی حەملە یاخود لە کاسێک پڕیا احتیمالێکی زۆر هەیە کەوا لە دوای ئەوەی کە مناڵەکان لەدایک بوو شەکرەکەشیان بڕات بەڵام زۆربەی خەڵکی تر ئەبێ ئەوە بزانێکەوە شەکری هەرمێنێتەوە و ئەبێ زۆر احتیمام با بە خواردنی سەوزەوات بە خواردنی زەڵاتە. باسی جۆری دووەمان بۆ بکە باس لەوە کرد جۆری یەکەم ئەوانن کە مەسەن پەنکریاسیانە گۆڕن تایپی دووەمیان تایپی بیان خۆی وەکوتم ئەو داوەش بوونێتە ئێستا تۆزێک تێکەڵ بووە لەبەر ئەوەی ببوونێ ئەو شتانی کە باسمان کرد ئێستا وەرزشکردن کەمە خاڵک هەر بە سارەهات چۆکە یعنی وزەیەکی زۆر سەرف ناکەی بەداخەوە تەنانەت لە خوارد تەمەنی 2 ساڵیش ئێستا مەجموعە داتا هەیە کە ئەڵێ جۆری دووەم کە ئەوسا لە دوای 45 ساڵ تووشین مرۆڤ بوو یاخود دوای 40 ساڵ هێشتا هەر ئەو زیاترە یعنی سەوای لێ هاتۆ کەوا تەمەنە گەنجەکانیش جۆری دووەمیان تووشە بێ بەڵام جۆری دووەم چۆنە بۆ مەسەلەی چارەسەرەکانی ئەنسۆلینیان هەیە ئەوان یعنی جۆری دووەم لە پەنکریاسیانە ئەنسۆلین هەیە بەڵام یاخود ئەنسۆلینەکە بە شێوەیەکی باش نایەتە دەرەوە بۆ ناو خوێن کە نسبەتی خوێن شەکر دابەزێنێ یان ئەو نسبەتەی کەیەت زۆر کەمە یاخود زۆر زەحمەتەکە بێتە دەرەوە ئەمەش عادەتەن مەجموعەیە بڵێن دەرمان و هین هەیە کە بۆ مەسلەی شەکرە بەکارێنی ئەتوانی کەوا وردە بە شێوەیەکی پرۆگرامێکی ڕێکوپێک شەکرەکان کۆنتڕۆل بکەیت. دکتۆر هۆکار چییە مەسەلەن ینی ئەنسۆلین لە لەشدا کەم دەبێت چی بکرێت مەسەلەن وا بکرێت ئەنسۆلین لە لەشدا زیاد بکرێت هەروە چ هۆکارێک هەیە کە وا بکات ئەنسۆلین لە کەم بڕژێتە ناو خوێن بەڵێ خۆی پەنکریاس دوو جۆر خانەی سەرەکی تیا جۆری ترشی تیا بەس بە شێوەیەکی سەرەکی خانەیەکمانی پێوترێ ئەلفا یان ئەی خانەیەک تر هەیە پێوترێ بێتا یان بی ئەلفا کە هۆرمۆنی دەرەکات پێوترێ گلوکاگۆن ئەم هۆرمۆنە ئیشی ئەوەیە کە شەکر زیاکات بەڵام خانەی بی یا بێتا ئەوە ئەنسۆلین دەرەکات ئەو ئەنسۆلینە زۆر گرنگە بۆی کە نسبەتی بۆ نمونە ئێمە کەنانە خۆین دوای ئەوە شەکر بەرزە بێتەوە بەس لە دوای سەعات و نیە 2 ساعت یان 2 ساعت
ڕێژەکە دابەزێ ببوونی ئەنسۆلینەوە بۆ کارەکە چێکەواتە لە کارگەکەەوە دروست نابێن بۆ منەبێت تا سێڵ یا خانەی بیەکان کە ئەنسۆلین دروستەکەن یا ئەوە تا ئیش ناکەن تێک چوون تیا چوون ئیتر بەبوونی نەخۆشیەکەەوە بێ یاخود بەبوونی ئەوەی کەوا هەر لە مناڵیەوە دروست نەبووە یاخود ئەوە تا مجموعەیەکی زۆر کەمیان ئیشەکەن بە شێوەیەکەوە کارگەکە بە شێوەیەکی ڕێژەیەکی ڕێکپێک بڵین ئەو ئەنسۆلینە بەرهەم نانێ کە بەشی لەشکە طبعاً بۆچی وایە ئەوانەی کە قەڵەون قەڵەوی زۆر زۆر تەسیرێکی خراپی هەیە لەسەر شەکرە لەبەرەوەی ئەو نسبەتەی ئەنسۆلین کە دەرەکرێ کەمترە بێت و هەروەها حاڵەتێک دروستە پێوتری ئەنسۆلین ڕزیستەنس ئەنی بەرگریکردنێک لە دەرکردنی ئەنسۆلین خاستن ئەوانەی کە قەباری ورگیان گەورەیە خاستن ئەگەر پیاو بێت لە 100 سانتیمەتر زیاتر و ئەگەر بێت و ئافرەتیش بێت لەنەوە 7 سانتیمەتر زیاتر ئەگەر قەباری کەمەری بڵین لەو حادە زیاتر بێ مەترسیەکی یەکجار زۆریان هەیە بۆی کە تووشی باشە دکتۆر ئەوانەی کە لە بێتایە کێشەیان هەیە یاخود هەر بە هیچ شێوەیە کار ناکەن ینی دەبێت لەو حاڵەتەیە چی بکەن ینی ئەمە تەواو ئیتر دەتوانین پێ بڵین ئەمە ئیتر تا هەتا ئەو نەخۆشەی لەگەڵدا دەمێنێتەوە ئەگەر بە هیچ جۆرە ئەنسۆلینە بێ کەواتە جۆری یەکەمە ئەو کاتە هیچ چارەسەرێک نیە ئەبێت تۆ ئەنسۆلینی بۆ دابینکەی بە دەرزی ئێستا حاڵی حاضر بە شێوەیەکی زۆر هەیە هەر بە دەرزی ینی ترەوە مەدە الحیات ئەگەر بێت و زەرعی یاخود چاندنی پەنکریاز نەکە خاستن لە وڵاتی ئەمە بە شێوەیەکی ینی ناچارێکەوە هەر دەرزی لە خۆی باش کە ئەو ڕۆژێکەوە دەرزی لە خۆی نایە شەکرەکەی بەرزە بێتەوە زۆر مەترسی دارزە ینی زۆر احتیمال هەیە تووشی چەنەها مزعفات ببێ کە زۆر زۆر لەسەر ژیان مەترسیەکی زۆر زۆر مباشری هەیە بەڵام جۆری دۆمیان ئەوەیە کە تۆزێکیان هەر هەیە بەڵام ئێمە چیەکەین ئەو تۆزە ئەنسۆلینە لە خانەی بێتاسیێڵەکانە بەش ناکات کەواتە چیەکەین یەکەم جار دەرمانیان ئەێنێ بۆی کە ئەو جۆر ئەو ئەنسۆلینەی کە هەیە لە ناوخانەکانیانە و نایەنە دەرەوە بۆچی نایەنە دەرەوە لەبەر ئەو هۆکارانەی کەوتمان لەبەر قەڵەوی لەبەر چەنە هۆکاری تر وای لێ بکەین کە خانەکان بورژێنین زیاتر ئەنسۆلینەکە بخەنە ناو خوێنەوە ئەمە جۆری دووەمەکەەوە ئێستا چەنەها ینی مشکلەیەکی یەکجار گەوری لە ناو خەڵکا دروست کردووە تاوان دەرمانەکانیش ئاتەن بە حەب دەست پێکەن لە جۆری دووەمە بەڵام احتیمالە ئەویش لە ئەخیرا هەر بگاتە ئەوەی کە ئەنسۆلینی بدرێتێت چکە ئەو خانانە وردە لە دوای چەنەها ساڵ 15 ساڵ تا 20 ساڵ لێ کۆڵینەوە کراوە کە ئەوانەی کە شەکرایان هەیە ئیتر پەنکراسی ئەوانیش وردە لە کار ئەکەوێت و ناتوانێت زیاتر خانەی بیسێڵەکان ناتوانێت زیاتر ئەنسۆلین دروست بکە ئەوانیش حاڵەتێکیان تووشە بێ و حاڵەتی جۆری یەکەمەکەیە کە هەر ئەنسۆلینیان نییە بە هیچ جۆرێک کەواتە ئەوانش لەو حاڵەتە چاندنی پەنکریاز یاخود ئەوەی لە وڵاتی ئێمە هەبێت ئەوەیە کە ئەبێ بە شێوەیەکی زۆر ینی تەواوەتی احتیمام بکەنە سەر دەرزی ئەنسۆلین کە ئیستا هەیە دکتۆر ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەیانی مەرجە دەرمان بەکاربێنن واتە یەکێک لە چارەسەرەکان دەرمان بێت نەخێر تاوان پرسیارێکی زۆر جوانە لەبەری کە ئێستا بۆ منە لە باسی ئەمریکا بکەن لێرە زۆر داتایەکی مەزبوطمانی لە ئەمریکا 80 میلیۆن کەس هەیە تقریبا کەوا ئێستا حاڵەتێکیانە پێوترێت پریدایبیتس یعنی ئەوان بەدەست خۆیانە بن بەرەو شەکرە یاخود خوان نابن بەرەو شەکران بەرزە بەڵام بەو شێوەیە نییە بەو پێناسەی کە بێتە هۆی ئەوەی کە بڵێ شەکرەی هەیە ئەوە زۆر حاڵەتێکی باشە بۆ ئەوی کە ئەو مرۆڤ بتوانێت کەوا کێشی خۆی دابزێنێ کەوا سەوزە و میوەهات زیاتر بخوا چەوری و خوێ و خواردنە تەندروستەکان نەخوارد و میوە بخوا خاستن ئەو میوانی کە باس دکتۆر لەگەڵ قسەکانی جەنابەت لە ئێستا لە هەر مارکێتێک کە بچی بەشێکی تایبەتە دانراوە کە تایبەتە بەدایت هەموو ئەو خواردن و خواردەمەنی و جۆری شەکری تێدایە کە بۆ کەسانی نەخۆشی شەکرەیانێ بە تایبەت ئەمە تا چەند سوودی هەیە ئایا بەکارهێنانی ئەو خواردن و شیرینی و بنێشتی تایبەت هەر جۆرە خواردنێک جۆرێکی تایبەتیان بۆ دانراوە ئەمە کاریگەری هەیە یاخود ئەبێتە هۆی کەمکردنەوەی شەکرەکە بەڵێ خۆی بەڵێ بەس باشتر وایە کەوا خۆت لە شتی شیرینی دوور خەیتەوە بەڵام ئەگەر هیوا هەیە بۆ نمونە حەزەکە چاکەی شیرین بێ یاخود حەزەکە کە شتێک خواکەوە شیرین بێ بەڵێ ئەوانە دەوریان هەیە و ئیسیفادەی لێ ئەەکەن وەرە چەنەها لە بەلەندەنیش هەبوو لە وڵاتانی ئەوروپیژەر هەیە باشتر وایە لەوەی کەوا خوب بنە شەکری سادە باشە دکتۆر بینەوە سەر میوە و هەروەها یەک ئەمەوێت لەوەش دەست پێ بکەین باسکەین مەسەن زۆر جار ئەڵێن هەنگوینی ئەسڵ بخۆ بۆ نەخۆشی شەکرە زۆر باشەی خۆ هەنگوین زۆر شیرینە ینی چۆن هەنگوین بخۆوە بەڵێ خۆی جارێ باسی میوە بکەین میوە ینی ئەو میوانە بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە کرتیانیت زۆر باشترن طبعا هەر شتێکەوە زۆر شیرین بێ باشتر وایە کەوا نەخۆشی شەکرە خۆی لێ دوور بخاتەوە
بەڵام لە ناو میوەکانە ئێمە تەواو ناتوان دابنیشین بڵێن ترێ و مۆزوعانە بە شێوەیەکی گشتی یاسایەک هەیە ئەو میوانی کە کرتیانە بۆ نمونە هەن سێو هەرمێ خەیار ئەمانە عادەتەن زۆر میوەیەکی باشن میوە پۆلای ئێمە کاتێک کە میوە خۆن دووسێ جۆری بەیەکەوە داناوە ئەتوانێت بۆ نمونە ئەگەر کەسێکی ئاسایش بێت بۆ نمونە چەند جۆرێکی میوە لە یەک کاتا بخوات بەیەکەوە ئەمە کاریگەریە بێت بەڵێ خۆی یاسایەکە پێوترێ 5 a day یعنی تۆ لە ڕۆژێکە باشتر وایە هەموو مرۆڤێک 5 جار میوە بخوات ینی لە ڕۆژەکە 5 پارچە میوە بۆ نمونە سێوێک ینی هەرمەیەک پرتەقاڵێک یان تا ئێوارە بەڵام بە شێوەیەکی گشتیوانی کە کرتیانە زۆر باشترن یەک شتیش زۆر گرنگە ئیستا بۆ مەسلەی ئەوانەی کە شەکران هەیە ئێمە نابێ حاڵەتێکیان لا توش بکەین کەوا بڵێن تۆ بە تەواوەتی وەک چۆن بڵێ ئابلوقەیەکی بخەیتە سەر کە بە هیچ جۆرە ناتوانێت بخۆی زۆر غەڵەتە بەعکسەوە ئیستا هینێکیان داناوە یاسایەک پێوترێت دایبیتس پلیت یعنی چی پلیت یعنی بڵێن قاپی خواردن دایبیتە زانی هی شەکرە قاپی خواردنیان داناوە بۆ شەکرە چۆنە بە شێوەیەکی تۆگەر قاپەکە دابنێ بۆ منە تەواخواکەن لەسەر ئەو مێزە دانراوە ئەیکەی بە بەشەیەکی بڵێن لە مێشکی خۆت ئایکەی بە دوو بەشەوە بەشی لای ڕاستی یا لای چەپی مهمە نیوەی قاپەکە بە تەواوەتی پێک هاتبێ لە سەوزە یان زەڵاتە یان هەردووکیان یان میوەی تەندروست بەشەکەی ئەو لای کە ئەکاتە نیوەی قاپەکە پێک هاتبێ لە دوو بەشی سەرەوە عادەتەن خەڵکی ئەمەشلە ئەخوات هەر جۆ لە شلەیەک بێ بەشەکەی ژێری شەو ئاتەن برنج بێ یا ساوەر بێ یا قەرە خەرمان یا ماکەرۆنی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەن لێرە شتێکی تهدید نەکردووە ئەوەی زۆر گرنگە ئەو خواردنانی بەشی ئەم لاکە لە شلە و لە برنج پێگاتوە ئەو خواردنانە نابێت خۆی زۆر تیابێت نابێت چەور بێت و نابێت بە هیچ جۆرێک شیرینیەکی زۆری تیابێت و ئیتر ئەمە یاسایەکی زۆر باشە ئەگەر بێت و ئەو نەخۆشیانەی کە شەکران هەیە ئەمە پەیڕەو بکەن یاخودەوانی کە هەستەکەن شەکرەکان تۆزێک وای لەیەکە خەریکە بێ بە شەکرە یا کێشیان زۆرە ئەوە زۆر ئیستیفادەی لەکەن و سیرەکەی لە هەموو شتێکە خۆن بەڵام بە ڕێژەیەکی زۆر ڕێکوپێک و بەشەیەکی تەندروست ناوکو تۆ بڵێ نەخێر ئیلا بێ و مرۆڤ ئیلا نانی جۆ بخوات یان سیرەکەی هەموو شتێکی ترە خوا لە وڵاتی ئەمە بە سیرەکەی بەس نانی جۆ بخوات یان نانەکەی گرتۆ بە ئینەوازانێرەوە نەخێوانە ئەتوانێت هەموو شتێ بخوا بە شێوەیەکی ڕێکوپێک بەڵام بە کەمیەتێکی تەندروست و زۆر سوێر نەبێت چاور نەبێت شیرین نەبێت باش دکتۆر ئەی بۆ هەنگوین و هەروەها ئەوشم بیر هاتەوە هەنگوینی شیرینە و هەشتێک مەسلەی خورما طبعا ئەویش چەنەها جۆری هەیە لە وڵاتی ئێمەچکە ئەمە خبرێکی زۆرمان لە خورمایان نیە بەڵام خورما تقریبان 1500 جۆری هەیە ئەوانەی کە هێتە کوردستان ئێمە نازان کام جۆرێ بەڵام بە شێوەیەکی باش خورما ئەگەر لە حدودێکی معقولە بخرێت یعنی زۆر ئفرادیتیانەکرێت زۆر نەکرێت هەنگوینەکە ئەگەر هەنگوینی زۆر شیرینە و ئەوش جۆری هەیە کە هەنگوینانی کە ئێمە لە ناو شارای بینین زۆربیان پڕپڕە لە شەکر بەڵام هەنگوینی ئەسڵ ئەویش باشتر وایە کە ئەگەر خوراش بە ڕێژەیەکی زۆر کەم بخورێت کە هەر تەسیری هەیە ئەوی شەکرێکی تیا کە پێترە فرەکتۆز لە گلوکۆز جایە بەڵام هەر دەوری هەیە لە بەرزبوونەی شەکرە بەڵێ دکتۆر شوان سادی پسپۆڕیان ناوی و دڵ و بۆریان خوێنێ دگەلمەداوی گەلێک سپاس بۆ شڕۆڤەیەن تا بەلە بینەران پشتی بێنڤەدانە کاپکورد هەفکارێ من سامان عارف دێنوچێن سپۆرێش وەڕا پێشکەشکە